بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ سپاسانەکەین بۆ بەژایتان بەردەوام لە بەرنامەکانی ئێمە. لە بەشە لە بەرنامەکە و توێژێکمان هەیە لەگەڵ هومانی گودازگەر ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی حکومەتیست کە سەرنجشانی بۆ ڕاکێشن، وەروەها ئەندامی کۆمیتەی ئیجرایی کۆمیتەی کوردستانی حیزب. هومانی گودازگەر سپاس دەکەم بۆ بەژاری لە بەرنامەی ئەمڕۆیە. منی سپاسی ئێوە کە ماندوونەبووینتانە کە مسڵاوەکەم لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. هومانی گودازگەر وەزعی مەنتەقە بە ئام زۆر ئاڵۆزە، مەسەلەی کوردستانی عێراق، مەسەلەی داعش، سووریا، کوبانی، هەروەها دەور و نەخشی دەوڵەتانی کۆنەپەرستی ناوچەکە. بە ئەم وەزعەیە ئێوە چۆنی ئەبینن؟ بەڵێ هەروەک زۆر جار هەر لەم تەلەڤیزیۆنی ئێوە باسی لێکراوە، ئەمە مەحسوڵی داڕژاندنی نەزمی نوێنی جەهانی لەلایەن سەرمایەداری گەورە و غەرب و ئەمریکا کە لە دوای لە ئەوایلی دەهەی نەوە بە حەمڵە بە عێراق دەستی پێکرد کە بە دوور و درێژی باسی لێکراوە. ئەم وەزعیەتە بەداخەوە ئێستا سەناریۆیەکی ڕەشی بەتەواو ئەو منتەقا دەست پێ کردووە کاروەک ئێوە باستان کرد ئیسە مەرکەز سەقلەکەی بۆتە سووریا و عێراق و تەواوی منتەقەی بەخۆیەوە سەرگەرم کردووە. بەڵام عەلاڕەغمی تەواوی دڕندەیی و تەواوی بەهێزڵا کۆنەپەرستیە کە ئیسلامی سیاسی و ئەمڕۆ لە قاڵبی داعشە هاوردوێسە مەیدان، ئێمە لە ماهانی ڕابردووە دیومانە کە بەرامبەر بە ئەمە لە هەر ئەم وڵاتانە ئەجملە لە خودی سووریا، لە عێراقا، هەروەها و لە ئێرانە کە غەیری مستەقیم مربوطە بە ئەم جەرەیانەوە و بەتایبەت لە تورکیا لە نێو شارەکانە بەرامبەر بە ئەم وەزعیەتە، بەرامبەر بە دەوڵەتە سەرکوتگەرەکان خۆیان و بەرامبەر بە داعش مستەقیمەن جموجۆڵ لە نێو کۆمەڵانی خەڵکا بووە و وها نەبووە کە ئەوان فقط یەکەتازی مەیدان بوو هەموو کارێ بکەن و بەرامبەریان ڕاوەستانن نەبێت. بە تەوری کولی وەزعیەتێکی مەترسیدارە بۆ مەدەنیەت و بۆ ئەو شتەی کە پێ ئەڵێن بنەماکانی مەدەنی جامعە کە ئێستا بەداخەوە لە عێراق و لە سووریا مەقدارێک گسترشی پیا کردووە. بەڵام هەروەک باسم کرد لە بەرامبەرە موجی ئازادی خوازی و سەفی بەرابەری تەڵەبی بنیانگەرێکی ئازادی خواست کە لە جامعەکانە هەیە لە ئەو چەند کشوەرە بەرامبەری ڕاوەستاوە. ئەوە کە چی پێتێ لە ئایندا یا بە قەوڵی ئێوە من چۆنی ئەبینم، بەهەرحاڵ مربوطە بە تەوازنی قوایە کە لە بینی ئەم دوو سەفا وجودی هەیە کە من خۆم شەخسەن پێ ئومێدوارم و یەکێ تریش لە دەلایلێکە هەیە بۆ ئەم ئومێدواری، ئەویش ئەوەیە کە ئەم هێزە ڕەشە ئەساسەن لەباری تاریخیەوە لەباری دنیای ئیمڕۆژەوە کە بەشەریەتی ئیمڕۆ مەیلی بە ڕشت و بە ڕوو بە پێش چوونەوە هەیە، پێشڕەوی هەیە، شانسێکی ئەو توێ نییە، فقط ئەتوانێت تەوەقفێک و یا تورمزێ بێت لە ڕێی پێشڕەفتی جامعەکانە. بەڵام ئیتر زەربەی خۆی ئەدا، زەرەری خۆی ئەدات و ئەمە تاوانێکە کە بەداخەوە نەتیجەی بەربەڕێتی ئیمڕۆی سەرمایەداریە کە تەواوی ئەم هێزانە و بە تەوری کولی تەواوی ئەم سەناریویانە لە داوەنی ئەوە پەروەردە بووە و ئیمڕۆ بەربووە سەگیانی بەشەریەت. بەهەرحاڵ ئایندە ڕۆشنی دەکاتەوە کە چی بەسەر تێت و چی بەسەر نایە، بەڵام ململانیەکە لەنێو ئەم جامعە و لەنێو ئەم منتەقاوە تۆ باست کرد ئاشکرایە و ڕەهبەری و بە شێوەی بەرەو پێشچوونی ڕەهبەری هەردوولاوە بەتایبەت سەفی ئازادی خوازی و بەرامبەری تەڵەبی و مقاومەت بەرامبەر بە ئیسلامی سیاسیە کە هاتووسە مەیدان لەم مەیدانە ڕۆشنی ئەکاتەوە کە سەرنوێشتیشی پێتێ. بەڵام ئەوەی کە معلومە ئەم هێزە ڕەشە سەرنوێشتی کی ڕۆشنی نابێت و بە تەوری قەت من نەزرم وایە کە شکست ئەخوا، بەڵام ئیتر بە شێوەیە دەرئەچێت لە ئاخر و ئایا ارتجاعێکی تر لە جێگەی دێتە سەرکار یا سەفی ئازادی خوازی و بەرامبەری تەڵەبی ئەتوانێت دەسیبان پەیاکە، هەروەک باسم کرد بە تەوازنی خۆ بە تەعادڵی نیرو لە نێو ئەم دوو ڕیزە مربوطە. هومانی گودازگەر بەشەر لە ئاستی فکری ارتجاعی یا لایەنە کۆنەپەرستەکان واکسنە نەکراوە، کێ پێوا بوو لە قەرنی 21ەکە لە ساڵی 2014 داعشێک بەو پەڕی درندەیی کێتە سەوریەکە لە قەرنی 21ەکە لە ساڵی 2014 هێزێکی درندەی وەحشی بە وەحشیەتی بە وەحشیگەری داعش پەیا بێت و ئەبە و شکڵە کۆمەڵکوژیە کات و ژنانە با لە بازاڕەکانە ئەیفرۆشێ و دوو وڵاتی بە تایبەتی بە نائەمنیەکی جدی کێشاوە و دەوڵەتانی کۆنەپەرستی منتەقەش ئەحزابی ناسیۆنالیستی منتەقەش تەنانەت جەلواتیە و گلاون لە هەندێک مواردە. باسە سەرەوەی کە
چی بکرێ بۆ ئەوەی کە بەربگیرە بەمنەوە ئەلا ڕشتی کۆنەپەرستی لە کۆمەلگایە کە ئاوا قوربانی نەگرێت لە خەڵک بۆ کۆمەلگا نائەمن نەکات؟ هیچ ڕێگەیەکم جگە لە مبارزە نییە، بەڵام ئەم مبارزەیە بۆ خۆی ئەتوانێت توێژ و مەرحەلەگەری مختلفی بێ خارج لە ئێرادەی ئێمە و هەر کەسێکی تر لە نێوی ئەم جەوامعا بەرامبەر بە ئەمانە مقاومەت و مبارزە هەیە، یانێ سەرنوێشتی بەشەریەتی ئیمڕۆ نەتەنیا بە تەوری کولی و بەعام، بەڵکە هەر لە خودی عێراقا، لە خودی سووریا، لە تورکیا، پێشتر ئێمە لە ئێران دیومانە بە فراوان، حتا لە ئەفغانستانە ئێمە دیمانەکە بەرامبەر بە ئەم سەیرە، بەرامبەر بە ئەم مەیلەی کە ئیسلام سیاسی گەریکی ئەم کۆنەپەرستیە بە جامعە تەحمیلکە، مبارزاتی مردم زۆر وەسیع وجودی بووە و ئیسەش وجودی هەست. بۆ ئەم کارە دروسە ئەگەر تۆ وا تماشایەکەی کە نەجاتکردن بەدەست ئیسلامەوە بە تەوری کولی و هەر نەوە خۆرافاتێکەوە بەچی بەدی دێت و چۆن ئێمە ئەتوانین بەدیبێنین، هەڵەگەڕێتەوە بۆ ئەوە کە ڕیزی کاریگەر و زەحمەتکێش لە ئەم وڵاتانە چەندێن ڕێکخراو بن، چەندێ وشیار بن، ئایا حزبیان هەیە، ئایا لە مەیدانە هەنیانی. ئەوەی وەختی ئیسە تواشایەکەی بەداخەوە ئەم فاکتۆرە ئەم مؤلفە هێشتا ئابە و قودرەتە قسەی ئاخر ناکا کە لەبەرەوە بێ بەرامبەر بە ئیسلام سیاسی و بەم ارتجاع هات بێ، ئەمێنێتەوە بۆ هێزی ئازادی خواست، بنیامگەری جەرایاناتی ئینسان دوست و بەرابەری تەواو، جەرایاناتێک کە ئەیانەوێ مەدەنیەتی جامعە حەبس بکەن، جەرایاناتی کە ئەیانەوێت جامعەکەیان وەکو دنیای ئیمڕۆ لە پێشڕەفت و لە بەرەو پێشچوو نابێ. ئەمە کۆمەڵانێکی زۆر ملیۆنها نەفەر لە مردم لەنێو ئەم جەوامعە هەن کە خەریکن بۆ دابینکردن و دفاعکردن لە ئەم مەدەنیەتە و ئەم دەستکەوتانەوە جامعە هەیەتی خەریکن بەرامبەر بە ئیسلام سیاسی و بە تەوری مشخص بە داعش خەریکن مبارزە ئەکەن. من وازانم ئەحزابی سیاسیە کە ئێستا هەن لە بەرەی ئەم سەفە ئازادی خواو و مەقاومەت تەڵەبەوە ئەبێ بۆ سازماندان، بۆ هاندان و بۆ لەباری سیاسی و ڕەهبەریکردنی ئەم سەفە ئەبێ تێبکۆشن و یەکەم لە هەر کشوەرێک کە تایبەتمەندی خۆی هەیە ئەبێ بۆ ئەمانە تێبکۆشن. مەسەڵەن ئێوە ست ماشاکەن لە ئێران بە هاتنی داعش خودی سەلەفی، جەرایانی سەلەفی کە هەمزادی داعشە و تقریبا هاوپۆی داعشن، ئەوانە سەریان هاوردە سەر دەرەوە. ئەبێ ئەم هێزە سیاسیانە بۆ سەرکردنی ئەم جەرایانە هەر لە ئێستاوە ئەبێ تێبکۆشن. هەروە کە ئەزانن لە ئەفغانستان مەسەڵەن ئەسلامی سیاسی ماوەیەکی توولانی خەریکە حکوومەت ئەکا، لەوێ ئێوە ئەزانن کە ژنان بە تایبەت بەرامبەر بە ئەم جەرایانە هاتووە سەبەرەوە. لە گشتی ڕۆشنتر جمهوری ئیسلامیە، ئەوە کە باسی ژن فرۆشتن یا ئیعدامکردن یا ئەوە کە بە بەردە حسابکردنی ژن ئەکەن، ئەگەر بنیام لەبیر خۆی نەباتەوە بینەرانی ئێوە لەبیری خۆیان نەبنەوە کە نایبنەوە، ئەویش ئەوەیە کە جمهوری ئیسلامی 36 ساڵەمەوە بەر تقریبا هەر بە ئەم شێوە بەم شێوەی داعش دەستی کرد بە مامەڵەکردن لەگەڵ ژنان، لەگەڵ جوانان، لەگەڵ مخالفانی خۆیان، لەگەڵ هەر کەسێک وا ئاستینی قۆڵی کراسەکەی نیوەڕوود بوو یا مقدارێ بەدەنی بەدەرەوە بوو، حتا لە نێو پیاوان لە بەرامبەر یا ئێمە 36 ساڵ ئەبینین کە مەقاومەت و مبارزە هەیە. جا بۆیە هەر لە هەر کشوەرێک بە شێوەی تایبەتی خۆی ئەبینی لە کوبانی بە شێوەی مسەلحانە هاتوونە سەمایان بەرامبەری ئەوێسن، لە ئێران و لە کشوەرەکانی تر بە شێوەیە تر خەریکن بەرامبەری ئەوێسن. لە نەتیجا تا ئەوجەیەکە بە تەوری کولی بگەڕێتەوە بۆ ئەوە چی بکرێ بەرامبەری فقط مەقاومەت و ڕاوەستانە بەرامبەری و تاوجێ بە ئەحزاب ئەگەڕێتەوە سازماندان و سازماندانی ئەم ڕیزەیە و لەوە مهمتر ڕۆشنکردنەوەی ئەوە کە ئەم مبارزە ئەبێ ڕوو بەکوێ بچێت و ئەگەر زمانی ئیسلام سیاسی شکستدات ئەبێ بە نەفعی کێ کولی مەسەلەکە قۆزێتەوە، بە نەفعی کێ تەواو بێت. ئەمە بە تەوری کولی وەزیفەیەکە کە ها لە دەستوری ئەحزابی سیاسیە یا ها لە دەستوری ئەو هێز و جەرایاناتە وا خۆیان بە دڵسۆزی پاراستن لە ئەم وەزعیەتە زانن و بەرامبەر بە ئیسلامی سیاسی و ئەم سەناریۆ ڕەشەوە هاتە سەمەیان خۆیان تعریفەکەن. هەمانی گوزارگەر مەجالێکی کەممان ماوە یەک دوو پرسیاری گرنگ کامێ لەگەڵ تەرف بکەم. ئەویشەوەی کە ئەحزابی ناسیۆنالیزە کوردستانی عێراقا لەلایەکەوە بەشێکی زاهری قەزیەوە لەبەرەکانی شەڕا هەن لە دیژ بە داعش و تەلەفا دەدەن و بوونەتە باعثیەوەی کە پێشڕەوی نەکات و یانە هەندە تەنانەت شار و شوێنیان لێگرتوونەتەوە. بەڵام لەلایەکەوە بەحسیەوە هەیە کە ئەمانە عەمەلی نەوتەکەن و چەک و چۆڕەیە گەێنن بەدەستی. ئەم تەناقوزە چییە؟ بەڵێ ئەوەڵەن ئەوەی کە ئێوە ئەڵێ باسی واکەن کە بەحسی هەوەیە بە مەدرک و بە فاکتۆر هەیە کە کەسانێک هەیە کە هەل لەناو ئەم ئەحزابە کوردیانە خەریکن غیر مستەقیم نفت بە داعش ئەفرۆشن و ئێوە ئەگەر سەری ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بدەن ئەتوانن هەم بە ناو و هەم بە مەدرک
ئەم شتانە بۆتان دەربکەوێت بەڵام ئەمەیە کەمتر شاید مهمە مهم ئەوەیە کە وەختێ بە تاریخی چەندین دەهەی گوزەشتەی ناسیۆنالیزم لە منتەقا بگەڕیت ئەبینی پڕی لە دەسیسە و گەندەڵکاری و ئەمە ئاخرینەکەیان نییە هەروەها کە ئەوەینەکەیشیان نییە ئێوە وەختێ تماشای ئەم شەڕەکەن ئەوڵەن تا ئەو جەیە کە هەڵەگەڕیەوە بە ئەوایلی شەڕەکە لە رابطەتەک داعشە لە منتەقەی کوردستانی عێراق شەڕێکی ئاوا نەکرا و ئەو فاجعەکە لە شنگاڵە هاتە بەرەوە تاریخ پێم وابێ دوای هەڵەبجەجارێ فعلەن لە بیری ناباتەوە ئەوە قارەمانێتی و هینەکەیان بوو بە ئێسڵا شەڕکردنەکەیان بوو ئەوەی کە واقعیت بێت ئەویش ئەوەیە هەم لەباری سیاسیەوە ئەمانە لە ژێرەوە لەگەڵ داعشە ارتباط هەیەکیان بووە و هەر لەباری هەروە بۆ خۆت باسی کرد لەباری دادوستەدەوە ئەم تەناقوزە هیچ شتێکی تعجب ئاوەر نییە ناسیۆنالیزمی کورد نەتەنیا ئیمڕۆ لەگەڵ داعش بەڵکە یەکی لە خصوصیەتەکانی قدیمی ئەوە بۆ لەگەڵ دەوڵەت‌های سەرکوتگەرێکە ئەو ملەتەی کە خەریکە دفاعی ئەکا بەناو لەگەڵ ئەوانیشە لە ژێرەوە هەمیشە ارتباطی بووە کەس رابطەی ئەمانە لەگەڵ سەدام کەس رابطەی ئەحزابی ناسیۆنالیستی ئێرانی لەگەڵ جمهوری ئیسلامی کەس رابطەی ئەحزابی ناسیۆنالیستی تورکیە لەگەڵ ئۆردۆغان تا بل لە ئەم جەرانەتی کوبانی و ئەمانە لەبیر ناکاتەوە لە نەتیجە ئەمانە جزء و خەسیسەی و ذاتی هەمیشەگی ناسیۆنالیزمی کوردە لە چیەوە ناشی ئەبێ ئەوی لەو ئەو پایگە تەبەقاتیەوە ناشی ئەبێکە ناسیۆنالیزم ئەساسەن هیچ ناتەبایەکی لەگەڵ ئەو ئەحزابە بورژوایانە کە لە قودرەتەهان نییە هەر بۆیە ئەتوانێت هەر وەختێگەرێکی بێ لەگەڵیان سات و سەودا بکات هەر وەختێکە بیەوێت فشاریان بۆ بێرێ ئەتوانێت لەگەڵیان شەڕ بکات بۆیەکە مەسلەی شەڕەکەیان نە مەسلەی شەڕەکەیان ئەو پەیگیریە هەیە کە من باسم کرد و نە مەسلەی ئەو دژمنایەتیان لەگەڵ ئەم ئەحزابە و ئەس جملە لەگەڵ داعش ئەوەی کە ئێمە دیمانە لە ماوەی ڕابردووە شایعاتێ بووە کە گوایە ئەحزابی کوردی یا بە تۆری کوردی کورد باشتر شەڕەکە لەگەڵ داعش ئەمریکا کوردی هاوردووە گەریکە داعش بە کورد شکست بدات چۆن کورد غیرەتی زۆرە ئەمە ئەوڵەن خودی ادعاکە غیر واقعیە دوو من واقعیت نیشانیدا کە ئاوان نییە ئەنگیزەیەک وە لەباری مادی و بنیامەکات شەڕی لەسەر ئەکەن ئەوێتە باعث شێرگیری و پەیگیری جەوامع و یا هەر کەسێک بەرامبەر بە دژمنەکەی ئەگوە لێرەدا داعش تماشای کوبانیکەن دفاع لە مەدەنیەت جامعە دفاع لە هەستی و نیستی خۆیان کارێکی کردووە کە قارەمانەتی وایان وانووە کە ئیسا لەسەر زبانی تەواوی دنیاە بەڵام هەر ئەو کوردە لە شنگال ئێمە ئەومانەدی چونکە بە فکری پشتجبهەکەی ماڵ و مەسکن و نازانم حقوق و دارایی و فڵان شتەکەی بووم ئەومانەدی کە خۆتان دیتان لە نەتیجە هیچ تەناقوزێکی تیان نییە ئەمە وەختێ بە تاریخا بڕوانیتەوە بەداخەوە جزء یەکێک لە ڕوویکردەکانی ناسیۆنالیزم بووە کە حتا خەڵکی عامیشی سە ئەیناسن وەکو پرسیاری آخر زۆر کورد کە وەکو پرسیاری آخر تکایە زۆر کورد وەڵام بدەرەوە ئەوژەوەی کە ئەم هەموو کێشمەکێشەی کە لە مەتەقەیە چه ئەزمونێکی تایە بۆ خەڵکی کوردستان لە ئێرانە بۆ دژایەتی لەگەڵ سەلەفیەکان لەگەڵ هێزە ارتجاعیەکانی منتەقە و لەگەڵ داعشە گەورەکەی کە 35 ساڵە ئەو بەڵای بەسەر خەڵکێناوە کە خۆت باسە کرد لە کوشتار لەگەڵ کوشتار خەڵکی کوردستان تا بەندەری ئەنزەلی تا بەربەرەکانی لەگەڵ ژنان و کرێکارانی شرکەتی نەوت کە تا ئێساش بەردەوامە ڕێگە هەرچی وا بێت چی بکەن زۆر کورت تکایە بەڵێ بەنەزەر من ئیسەکە بە کورتە دووسێ خاڵ هەیە یەکێک ئەوە نابێ ئەوە لەبیر بکەیتەوە کە جمهوری ئیسلامی ئەلارغم ئەوە کە بەظاهر عەلەی سەلەفی قسە بکات و گەرێکی بێکارهایە بکات لە نەهایەتە منافعی لەباری ارتجاعی ئیسلامی و لەگەڵ سەلەفیەکان یەکێکە ئەبێ لە مبارزەی خەڵکە ئەمە لەبیر نەچێت دوو مەسەلەی مهم کە کوبانی نیشانی داوە تۆش ئیشارەت پێ کرد ئەوش ئەوەیە نابێ بێڵی دێر بێت ئەگەر دێر بێت ئەگەر ئەمڕۆ مەجال بۆ ئەوە هەیە کە سەلەفی لە کوونەکەی خۆیان خەفە بکەیوە بیتە مەیدان بەر عەلەی ئەبێ هەر ئەمڕۆ بیکەیت سێ بەنظر من تەنیا بە تەزاوەرات و شعار نووسی و ئەمانە ئیمکانی هەست کار جێبەجێ نەبێت و ڕەهبەرانی خەڵک و کەسانێک کە گەرێکیانە لەگەڵ ئەم پەدیدا بەتایبەت لە ئێرانە ڕوبەڕوو بنەوە ئەبێ بیر لە شێوەگەر تر بکەنەوە مەسەلەی مبارزەی مەسەلحانە و مەسەلەی ئەوە کە شاید مەجبور بن ڕۆژێ بە چەک ئەمانە ڕاماڵ بدرێن و بکرێنەوە ناو کولیانەکانە خۆیان ئەبێ بیری لێ بکەنەوە هەر لە ئیسەوە لەنەو ڕەهبەرانی ئەم جوڵانەوە لەنەو ڕەهبەرانی سیاسیە ئەبێ ئامادەکاری بۆ بکرێت مەسەلەی ئاخریش ئەوەیەکە هەر وەک ئێوەش باسان پێگر مەسەلەی جنبش کاریگەری و هاتنە مەیدانی و دەخاڵەتکردنی لە ئەمە کە مربوطە بە سەرنوشتی بەشەریەت نەتەنیا بە سەرنوشتی کاریگەر شتێکی مهمە ئەبێ ڕەهبەرانی کاریگەری بە حساسیەتەوە تماشای لێ بکەن و بە وشیاریەوە سەفی دۆست و دشمن لە یەک جیا بکەنەوە و هەر لە هەر شوێنێکەوە بتوانن دەخاڵەتگەری موەسەریتیان زۆر سپاس دەکەم مۆبایلی گودازگەر
بۆ بەشداری لەم وتوێژەیە بینەرانی خۆشەویست داوەتانەکەم بۆ دیتنی درێژەی بەرنامەکانی ئەمڕۆ لەگەڵمان بن.